بەهۆی ڕەمەزانەوە خواستێکی زۆری لەسەر شیرینی شیرینیەکانیش پێکاتوە لە برمە پاقلاوە چاومەز بوخچە شعریە دوعا طبیعی لەوێ هەویرەکە شێلدرێ یەتە دەزە دۆستایە لەوێ لە ڤەکرێت کە لەفکرا گونکەکرێت دوای گونکەکە جارێکتنی شاستاکرێ جارێکتر پانەکرێتەوە دواتر ئەنجاچێت دەژێر تیرۆک کە پان کرایەوە بە پێی سینیەکە ئەبردرێ کە بردرا و کەسێک دایەخە کەسێکیش ئەی بڕێ تر دواتر چەورەکەوە چێتە فڕنەوە بۆ ماوەی تقریبەن 2 ساعات 3 ساعات تا بژێتە هەر شیرینێ و کاتێکی هەیە. زیاتر خەڵک تالبی لوقمەقازی و بامەیە بە حەدە تەڵەبی تر خەڵکەکە حەزی دەچی بێ ئێمە ژەواهێنینە ناو دوکانەکەەوە زیاتر حەزیان لە برمەی وشکیشە بەس بە حکمیەوەی ئیمساڵ ئێمە برمەی وشک زۆر مەجال نابێ ئەوەیە بەس پاقلاوە و برمە و زلوبیا و لوقمەقازی و بابەتانە دروست دەکەین. ئێمە کۆمەڵێتەکانێکن ئیشمان فرۆشتنە نەمان فرۆشتنە ئێستاش بەهۆی ئەو وەزع و کۆڕۆنا و کەرەنتینە بەڕاستی خەڵک زۆر نایەتە دەرەوە گوڵیش نایە ئێستا ڕێوبانی خەقەپاتن زیاتر ئیشیمە لەسەر گوڵی هۆڵندی و تورکی و ئێرانیە لە تورکی و ئێران و هۆڵندەنێ ئیشیمە نامینی ڕاستی ئەمە ئەوەی ئینتاجمان کردووە ئەو ساڵە ئەوە هینایتمان ناو بازار ئەوەی کە نەمان نایە. من ئەمڕۆ هاتم بۆ ئەم نەمان فرۆشەیە بۆ هەندێک گوڵ و نەمان بکڕم بەڵام بەهۆی ئەو باردۆخی ئێستا کە کوردستان تێکەوتووە بەڵام ناوچەکە تێکەوتووە بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆناوە نەمام و ئەو گڵوشتێک کە من ئەمویست ئەو شێوەی کە من ئەمویست نەبوو لەبەرەوەی لە دەرەوە بەهۆی نەبوونی بازاڕەکە نایێت ئەوەی هەرێمی کوردستانش ئەوانەیە و هۆبە کشتتوکاڵانە دروستیەکەن بەرهەمی دێنن بەو شێوەیەکەوە لە دەرەوە دێ ئەو دەرەوە دێ باشترە و ڕەوازی زیاتر لەسێ. ئێمە ئاشمانەیە ماشە ئیشەکەین بۆ حیوان و حەلەفی پێەکەین ئێستا ئەمە حالێن جۆیە ئەم جۆ بۆ وڵاخە بۆ وڵاقی داوەستەیە نوێترمان هەیە ئەوش ئاشی چەڵتوکە چەڵتوک پاکەین یەکەین بە برنج و ئەم دوو ئاشەمان هەیە ئاشی ساوەڕمان هەیە و قەلەقەرمان و بەس ئەوان ئێستا منسوومینە ئێستا کاتی ئەو شتانە نییە سەبەت کاتی ئەم عەلەفەیە. هاوڵاتی برنجەکەی تێرێمەش بۆی کڕەکەین و زەرعیەکە نەوانێن ئێمە لا ئێمەوێتە برنج و بەکارێنە نەیبێنەوە بۆ ماڵەوە حازری ئێمە بۆیانەکەینە برنج دوو جاژاڕۆشەی لێەکەین و پاکیەکەین و بەردوشتەکەی بژنین و داڕوجانەکەی بژنین و ئەیکەینەوە برنجە کە بڕاتە بۆ ماڵی چی نەگەرێت.